شێخ عوبەیدوڵڵای نەهری یەکەم ڕێبەری مێژووی نوێی کورد دوای لەناوبردنی میرنشینە کوردیەکان کە لەلایەن عوسمانیەکان و سەفەویەکان و دواتر دەسەڵاتە شوێنگرەوەکانیان بۆشایی ئەمنی لە ڕووی دەسەڵاتەوە دروست بوو. لە ڕووی داراییشەوە باجێکی زۆر لەسەر کوردانرا و لە ڕووی جوگرافیشەوە دابەشکاری خاکی کوردان تا دەهات پەرەی دەگرت. سەرکردەکانی کورد و سەرمەزهەبەکانی تەریقەت لە پاڵ لایەنی ئاینداری زۆر جار بەرەو ئاڕاستە نەتەوایەتیەکان هاتوون، بەڵام لە زۆر حاڵەتدا وەک توێژەران دەیکەنە ڕەخنە لەوان ئەوەیە کە نەیانتوانیوە خۆیان لە سۆزی مەزهەب لابدەن و لەگەڵ بەرژەوەندیەکانی گەل بکەونە گفتوگۆ لەگەڵ ئەو دەوڵەتانەی لە ڕووی باوەڕ و مەزهەبەوە جیاواز بوون. بۆیە بەردەوام کورد ئەو لایەنە سلبیەی بۆتە هۆکارێک کە عوسمانیەکان بە ناوی سونی بوونەوە سوودی لێوەربگرن. شێخ عوبەیدوڵڵای نەهری دوای ئەوەی کە خۆی خاوەنی پێگەیەکی بەرزی کۆمەڵایەتی و پاشان بەهۆی مەزهەبی نەقشبەندیەوە خاوەن پێگەی ئایینیە نەیتوانیوە بەرامبەر بەو ستەمە زۆری لە کورد دەکرێ بێدەنگ بێ. هەرچەندە باگراوەندی ئاینی شێخ لە کۆتاییدا دەبێتە هۆی بچووک بوونەوەی شۆڕشەکەی تا نەمانی. شێخ عوبەیدوڵڵای نەهری شەڕی رووسیا و عوسمانیەکان لە ساڵی 1877 تا 1878 لەلایەک و کوشتارگەکانی هۆزەکانی کورد بەدەستی قاجاریەکانی ئێران بە تایبەتی هەردوو هۆزی مەنگۆڕ و بڵباز، پاشان باجخستنە سەر کوردەکان بۆ قەرەبووکردنەوەی هێزەکانی عوسمانی و پاشان شەڕی تایفی و ئاینی قاجارەکان بۆ هۆکارگەلێک شێخ عوبەیدوڵڵای نەهری بانگهێشتێک بۆ نوێنەر و پیا و ماقوڵ و ڕیشسپی و کەسایەتی و سەرۆک عەشیرەتەکانی کورد بنێرێت تا لە گوندی نەهری کۆ ببنەوە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی نوێ بەرامبەر بەو سیاسەتەی لەگەڵ کورد پیادە دەکرێت. تەمووزی ساڵی 1880 شێخ لەگەڵ نوێنەرانی بانگهێشکرا و کە خۆیان دەبینیەوە لە نزیکەی 220 کەس لە گوندی نەهری کۆبوونەوە و کۆمەڵێک بڕیاری گرنگیان دەرکرد. یەکەم پێگەنانی ڕێکخراوێکی سیاسی کوردی بە ناوی یەکێتی کوردان. دووەم هەڵگیرسانی شۆڕش و ڕاپەڕین لە سەرەتادا لە کوردستانی ژێردەستی قاجاریەکاندا، چونکە هەم لە ڕووی باوەڕەوە لە کورد نزیک نەبوون و هەوڵی سەپاندنی مەزهەب دەدرا، هەم بەهۆی دەوڵەمەندی ناوچەکەوە کە مەبەستیان بوو لە درێژەی شۆڕشەکە ببێتە سەرچاوە بۆ ئەوان. لەلایەکی تریشەوە قاجارەکان لاواستر بوون لە عوسمانیەکان. سێەم شێخ عوبەیدوڵڵا بە چەند هۆکارێک مەبەستی بوو لە کوردستانی ژێردەسەڵاتی عوسمانیەکانیش ڕاپەڕیم بکات، چونکە ئەو ڕێکەوتنانەی ئەنجام دران مەبەستیان بوو کێشەی ئەرمەن چارە بکەن لەسەر حیسابی خاکی کورد. لەلایەکی تر بەپێی ڕێکەوتنەکان ویلایەتی فارس دەکەوتە دەست رووسیا، دەستپێکردنی شۆڕشەکە و دابەشبوونی هێزەکانی شێخ. هێزەکان خۆیان ڕێکخست و دابەشبوون بۆ سەر سێ قۆڵ. قۆڵی یەکەم ڕزگارکردنی ناوچەکانی موکریان تا دەکاتە شاری تەبرێز. سەرکردایەتی ئەو بەرەیە سپێردرا بە هەردوو کەسایەتی هەمزە ئاغای مەنگۆڕ و شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدوڵڵا. قۆڵی دووەم ڕزگارکردنی ناوچەی ئورمیە، سەرکردایەتی ئەم بەرەیەش شێخ خۆی ڕابەرایەتی دەکرد. قۆڵی سێەم ڕزگارکردنی ناوچەی خۆیی سەڵماس لەلایەن محەممەد سدیقەوە سەرپەرشتی دەکرا. شۆڕشەکە لە قۆڵی یەکەم سەرکەوتنی گەورەی بەدەستێنا، بەڵام هەرچی پەیوەست بوو بە قۆڵی دووەم کە شێخ خۆی سەرپەرشتی دەکرد هیچ بەرەو پێشچوونێکی نەبوو بەدەر لە ئازادکردنی دەوروبەری شاری ئورمیە و گەمارۆدانی، چونکە شێخ لەو کاتەدا نامەیەک دەنێرێت بۆ کاربەدەستانی شار تا خۆیان بدەن بەدەستەوە. شێخ لەو کاتەدا نایەوێت شەڕ بە ئاستێکی سەخت لەو شارەدا ڕوو بدات. لە پاڵ ئەو هۆکارەشدا نێدراوی وڵاتی زلهێزی ئەو کات و لە ناویاندا ئەمریکا ڕۆڵی هەیە لە وەستاندنی شێخ و هەوڵدان بۆ پەشیمانکردنەوەی شێخ لە گرتنی شارەکە. هەچی پەیوەستە بە قۆڵی سێمەوە لەم ناوچەیەش سەرکەوتن تۆمار کرا، بەڵام دوای ئەوەی شێخ مۆڵەتی خۆبەدەستەوەدان دەدات بە خەڵکی شارەکە و کاربەدەستەکان لەو ماوەدا خۆیان کۆ دەکەنەوە و هێرش دەکەنە سەر هێزەکانی شێخ. قاجارەکان بە یارمەتی دەوڵەتانی وەک بەریتانیا و فەڕەنسا و نەمسا و چەند وڵاتێکی تر هێزەکانی شێخ تێک دەشکێنن. شێخ عوبەیدوڵڵا دواتر لە ژێر فشاری قاجارەکان ماوەیەک خۆی حەشار دەدات و دواتر عوسمانیەکان دەینێرن بۆ ئەستەمبوڵ، بەڵام دوای ئەوەی شێخ هەست بە پلانێک دەکات دەگەڕێتەوە بۆ گوندی نەهری لە ناوچەی شەمزینان، بەڵام عوسمانیەکان لەو کاتەدا دەستگیری دەکەن و دووری دەخەنەوە بۆ حیجاز. ساڵی 1883 شێخ عوبەیدوڵڵا لە تائیف کۆچی دوایی دەکات. شارەزایانی مێژوو بڕوایان وایە تێکشکانی شێخ پەیوەست بووە بە کۆمەڵێک هۆکاری سەرەکی کە دواتر شۆڕشەکانی تریش هەمان خاڵی لاوازیان هەبووە. یەکەم پێگەنانی هێزەکان لەلایەن عەشیرەتەکانەوە، ئەمە بۆ هۆکارێک هەر عەشیرەتێک بەرژەوەندی نەما پشت بکاتە شۆڕش. دووەم ڕێک نەخراوەیی سوپا و
هێزە کوردیەکان. سێەم کەوتنە ژێر کاریگەری سۆزی ئاینی و تایفی و بە بچووک سیرکردنی ئامانجەنەتەوەیەکان. چوارەم نەزانینی ستراتیژی جەنگ و لاوازیان لە دیبلۆماسیەت. بەڵام سەرباری ئەم هەڵانەش شێخ عوبەیدوڵڵا توانی بەرگریەکی نوێ بە بەرج وڵانەوەی کووردا بکە و ژێردەستەی ڕەت بکاتەوە.